صوتي سڵاو بینەرانی شارپرس، من جیهاد هەورامی پەیامی شارپرس لە وڵاتی بەریتانیا. دوایین زانیاریەکانی ڕەوشی تەندروستی لە وڵاتی بەریتانیا بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوێزمەوە. هەروەک ئاشکرایە لە ئێستایا وڵاتی بەریتانیا بە تایبەت لە ڕووی ئامارەوە ڕۆژانە ئامارێکی زۆر تۆمار دەکات لە ڕووی توشبوون بە کۆڤید-19 و گیانلەدەستدان بەهۆی کۆرۆناوە. لە ئێستایا ڕەوشەکە زۆر ئاڵۆزە و بەپێی دوایین زانیاریەکانی ئێمە تەنیا لە 24 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 1000 کەس بەهۆی کۆڤید-19 گیانیان لەدەستداوە و زیاتر لە 40,000 کەسیش تووشی کۆڤید-19 بوون. بەپێی ئاماری گشتیش تاوەکو ئێستا 3,500,000 کەس زیاتر لە وڵاتی بەریتانیا تووشی کۆڤید-19 بوون و زیاتر لە 95,000 کەسیش بەهۆی کۆڤید-19 لەدەست داوە. لە ئێستادا لە سەرتاسەری وڵاتی بەریتانیا قەدەغەی هاتووی گشتی ڕاگەیەنراوە و ماوەی نزیکەی 3 هەفتەی تێپەڕاندووە و ئەم ڕەوشەش تاوەکو 15 مانگی داهاتوو بەردەوام دەبێت کە ئەمەش بەهۆی ئەو پلانەیە کە وەزارەتی تەندروستی وڵاتی بەریتانیا بۆ سەرتاسەری وڵاتی داناوە. لە ئێستادا زۆربەی شوێنەکان داخراون، بە تایبەتی ئەو مۆڵە گەورانە، سەرتاشخانەکان، بار و کڵەپەکان و هەروەها ناپێویستەکانیش داخراون. ئەمەش لە کاتێکدایە کە خەڵکی لە ئێستایا ترسێکی زۆریان لێ نیشتووە. هەروەک دەبینن لە پشتی منەوە هاتوچۆ بە شێوەیەکی زۆر کەم دەبینرێت. هەموو زۆربەی هاوڵاتیان لە ماڵەوە دەمێننەوە، زۆربەی فەرمانبەران لە ئێستادا ناڕۆنەوە سەرکانیان بەڵکو لە ماڵەوە دەمێننەوە. پلانێکی تری وەزارەتی تەندروستی وڵاتی بەریتانیا لە ئێستادا ئەوەیە کە ڕۆژانە زیاتر لە هەزاران دژە کۆڤید یاخود بکرێت کە تووشی کۆڤید-19 بوون یاخود ئەو کەسانی کە هێشتا وەکو توش نەبوون. ئەمە ئاماری گشتیە تاوەکو ئەمە سەبارەت بە پلانەکانی تر بۆ ڕۆبڕوونەوەی کۆڤید-19 لە وڵاتی بەریتانیا. لەم ڕۆژانی ڕابردووە سەرۆکوەزیرانی بەریتانیا لە لێدوانی فەرمیدا ئاماژەی بەوە داوە کە ئێمە لە ئێستادا ناتوانین ئەم قەدەغەی هاتوچۆی گشتیە کۆتایی پێ بهێنین، بەڵکو ئەگەرەکان کراوەیە کە دوای 15 قەدەغەی هاتوچۆ درێژە پێ بدەین و بە ئاماژەیەکی ناڕاستەوخۆ ئاماژە بۆ داوە کە ئەم بارودۆخە تاوەکو کۆتایی وەرزی هاوین بەردەوام بێت. خەڵکانی بەریتانیاش بەڕاستی ترسێکی زۆریان لێنیشتووە کە دەبینن ڕۆژانە ئامارەکان بە شێوەیەکی فەرمی گزارش لە مردنی هەزاران کەس و توشبوونی هەزاران کەس دەکات. بۆیە ڕەوشەکە لە کۆنتترۆڵێکی زۆر ورد و چردایە. هاوڵاتیان ناتوانن بەبێ ماسک یاخود بەبێ دەستکێش یاخود بەبێ بەکارهێنانی هانجێڵ بڕۆنە شوێنە گشتیەکان سواری خیتار شەمەندەفەر یاخود ئەو پاسی هاتوچۆی ناو شارەکان ببن. بە پێچەوانەوە بۆ داخڵبوون ناو مارکێتەکانیش پێویستە ڕەچاوی 2 مەتر نێوان نەفەرەکان بکرێت، کارەکانیان زوو جێبەجێ بکەن لە ناو دوکانەکە و بێنە دەرەوە. و زۆربەی چێشخانەکانیش لە ئێستادا داخراون، ئەوانەی کە کراون تەنیا بە شێوازی دلیڤەری ئەتوانن خواردنەکان بێنن بۆ کەسانی کە پێویستیان پێیە، ناتوانن داخڵی ناو دوکانەکان ببن. ئەمەش لە کاتێکدایە کە لە وەرزی سەرماداین کە بەپێی ئەو پێشبینیان یاخود ئەو ئەگەرانی کە دانراوە لەم وەرزەدا زیاتر ئەم نەخۆشیە بەربڵاو دەبێت. بۆیە پلانی وەزارەتی تەندروستی بەریتانیا ئەوەیە کە تاوەکو کۆتایی هاوین ئەم بارودۆخە بەردەوام بێت. لە هەمان کاتیشدا وەزارەتی دارایی بەریتانیا ئاماژەی بەوە داوە کە ئەوانیان وایە کە تاوەکو کۆتایی مانگی 4
قەرەبووی هاوڵاتیان بە شێوەی مادی لە سەدا 80 موشەکانیان بۆ کەسەکان بگێڕێتەوە کە کارەکانیان لەدەستداوە ئەوانشی کە لەسەر کارەکان دەمێننەوە تەنیا بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان دەبێت لە ئێستادا ڕۆژە بە هەمان شێوە بەردەوام دەبێت سەرباری ئەوەی کە ئەو کۆرۆنا یاخود ئەو ڤایرۆسە نوێیە کە لە وڵاتی بەریتانیا بڵاوی پێکراوە تاوەکو ئێستا هیچ جۆرە چارەسەر یاخود زانیارێکی دروست لەبەردەستان نییە بۆ ئەوەی کە سەرچاوەی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە یاخود ڕوبڕون ئەم ڤایرۆسە چۆنچۆنی بێت بەردەوام پزیشکان و پسپۆران لە چاودێریکردنی بارودۆخەکەدان ئەش بۆتە هۆکارێک کە لەسەر تاسەری بەریتانیا قەدەغەی هاتوچۆی گشتی بەردەوام بێت و ئەگەرەکان کراوە دەبێت تاوەکو کۆتایی وەرزی هاوین من لەتان دەبم ئەمە دوایین زانیاریەکان بوو لەسەر ڕۆژی تەندروستی و ئامارەکان لە ڕۆژی داهاتوودا بەهۆی ئەوەی کە ئامارەکان گۆڕانکاریان بەسەر بێت یا هەواڵ و زانیاریکی نوێ هەبێت ئێمە لە شارپرێسەوە ڕاستەخۆ بۆ ئێوەی بینەر دەگوازینەوە ئێستاش